بڕیارە 4 شوبات لە هۆڵی تەوار بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورتسات ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشخانەی شێرپەنجە کۆنسێرتێکی خێرخوازی بە هاوکاری چەند هونەرمەندێک ڕێک بخات. نيان عبد الله هردي عثمان علي هونەرمەند لوقمان سەلیم ڕاستەخۆ لەگەڵمانەوە گفتوگۆی زیاترەکەین. کاک لوقمان سڵاو لێ بێ بەخێر بیت. زۆر سپاس سوسن خان. سپاس کە ئامادە بووی لەگەڵمان. زۆر سپاس. ئێوە چەند هونەرمەندێک بە هاوکاری ڕێکخراوێک و بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات کۆنسێرتێکی خێرخوازی سازەکەن یان کۆنسێرتێک سازەکەن کە داهاتەکەی بۆ ئەو کەسانەیە کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە. ئەم کۆنسێرتە چۆن هاتە بەرهەم؟ بێگومان هەروایە زۆر سپاس بۆ جەنابەت وە بۆ کەناڵی کورساتی ئازیز. دیارە بە سپاسەوە مامۆستا خالید سەرکار پەیوەندیشی بەمنەوە کرد کە وەک ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە ئەیانوێت کۆنسێرت دەستاس بکەن لە سلێمانی. باشە. ئەوە بوو من زۆر بە خۆشحاڵیەوە بەڕاستی داواکەیم قبوڵ کرد و ئەمە شتێکە بەڕاستی حاشا هەڵنەگرە کە هەمومان قەرزاری نەخۆشخانەی هیواین و قەرزاری سنتەری ژیانەوەین. ئێمە ئەگەر خۆشمان خوا نەکردە ڕێمان تێی نەکەوت بێ خۆشەویستان و ئازیزانمان و کەسانێکی ئازیزمان لە دەستوە بەڕاستی کە بەو نەخۆشەنەگیری سەرڕۆشتووە. ئەوان هەمیشە پاڵپشتن بۆ ئەوەی کە نێڵن دۆخەکە بگاتە دۆخی ئەوەی خوا نەخواسە ئەو کەسە لە دنیا دەرچێ. بەڵام وەکو پێویست ئەبێ ئێمە ئەو پەڕی هەوڵی خۆمان بین ئەو پەڕی جودی خۆماغین کە بە هەر شێوەیە بێت لە 1000 دینارەوە بیگرێت تا ئەوەی کە خاوەنی ئیمکانەت و خاوەنی ئەوەیە بتوانین هاوکارێکی ئەم شوێنە پیرۆزە بکەین. مەرج نییە بەشداری بکەیت لە کۆنسێرتەکەیە بەڵام مەرج ئەوەیە کە تیکتێک کڕی بۆ هاوکاری ئەو نەخۆشخانەیە. زۆر دروستە. وەک ئاماژەم پێەیە ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشخانەی شێرپەنجە و زانکۆی کۆمەر بە سوپاسەوە داواکاریان کرد کە ئێمە هەستین بەکارێک ئێمەش بە خۆشحاڵیەوە ئەومان گرتە ئەستۆکە هەر یەک لە هونەرمەندان بەندە و خاتونیان عەبدوڵڵا و کاکە هەردی عوسمان عەلی و کاکە ئەریان کەریم و مۆزیکژەنەکانیش بە سوپاسەوە کە هەموویان خۆبەخشن. ڕاستی جەمال کوردیە، ڕێباز بە کەمان، کاکە میران سەردار بە کیبۆرد، کاکە پێشەوا بە کیبۆرد و کاکە ئەرکان بە سنتور هەمویان لە خۆیان بردون و هاتون ئەمانەوێ لە هۆڵی تەوار کارێکی جوان پێشکەشی خەڵک بکەین و کارێکی جوان پێشکەشی ئەو خۆشەویستانە بکەین کە بتوانن هەر یەک لە ئاس خۆیەوە بە تایبەتی من داواکاریکی خۆشەویستیم هەیە بۆ تەواوی شاری سلێمانی و بۆ ئەوانی کە حەزەکەن هاوکاری ئەم شوێنە پیرۆزەکەن کە نەخۆشخانەی هیوایە. لە ئێمە سنووقێکمان داناوە تەمان لە هەڵبەت کە ئەڵێن ئێمە ڕێکخراوەکە دایناوە لە 5,000ەوە تک 5,000 ئیتر من ئیمکانەتم هەیە زیاتری تێکم ئەو ئیمکانەتی هەیە زۆر لەمە زیاتری تێکە ئەمە هەمووی ئەچێتە چوارچێوەی خزمەتکردنی ئەم شوێنە کە سنتەری ژیانەوەیە. ئەم سندوقە لەکوێ دانراوە؟ پێم وا بێت ئەوەنی من ئاگادار بم بەدەر لە تیکتەکان بەدەر لە تیکتەکان ئەوەنی من ئاگادار بم تیکتەکان دیارە لە ڕێکلامەکە ئاماژەی پێدراوە لە کوێ بەڵام کاتێکە ئەو میوان ئازانی کەیە ناو هۆڵەکەەوە پێم وا بێت لەوێ سنووقی دانراوە ئەتوانێت تی نەکات ئەتوانێت تی کات ینی سنووقەکە ئەوە ئەو کەتە ئەکەوتە سەر ڕەحابەت و خۆشەویستی خۆی بەڵاسی بۆ ئەو شوێنە ئەو مادەم هەتیکتێکی کڕی و ئەو بە تیکتێک هاتوو هاوکاری کردووە بەڵام لە عین کاتە ئەگە بیوێ خزمەتێکی زیاتر خۆی بەڕاستی ئەوە بکات کە بتوانێت شتێکی زیاتریش دابنێ
ئێمە دەردی زۆرمان لەسەر کەس نییە ئەمە مجرد ئێمە چۆن خۆشەویستێک ئەبەخشینەوە ئەو کەسانێکی کێنە ئەو شوێنە دڵنیام ئەوانیش خۆشەویستی بەخشنەوە بەو پەڕی خۆشەویستیەوە یەن بۆ ئەو کۆنسرتە بۆی کە بکرێ بە هەمومان خزمەتێکی بچوو بگەینین بەو شوێنەکە سنتەری ژیانەوەیە. دەستان خۆش بێ بەڕاستی هونەرمەندان هەمیشە جێگەی شانازین و هەمیشە هونەرمەند لە پێش هەموو بەرەکانەوەیە بۆ هەر کارێک کە خێرخوازی بێ هونەری بێ هەر کارێ بێ کە بەتایبەت لە شاری سلێمانی و کوردستانە کرابێ. زۆر سپاس بۆ ئێوە جارێکی تر با یەخشتم بیر نەچێ بەڕاستی سپاس بۆ دەستگای کورساتی ئازیز کە هەموو کات لەم جۆرە ئیشانەیە خۆبەخشانە هاتۆتە پێشەوە دیارە بۆ ئەم کارش بە هەمان شێوە سپۆرتی ئەم کاری کردووە سپۆنسەری ئەم ئیشی کردووە هەڵبەت دەگەر هەچ کەناڵێکی تریشت ئەوەنی من ئاگادار بم ئەگە خۆیان حەزکەن بێن ئەو شوێنە ئەو ئیشە بگوێزنەوەەوە خزمەتی بکەن بەو کۆنسێرتە ئەمە هەر گەورەیە جارێکی تر من جارێککە سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ پرسیارێکی ترماوە جار لە کۆنسێرتەکە و کارە خێرخوازەکان کە باسمان کرد گوڵچینێکی هونەریت ئامادە کردووە کەی ئەیبینین لەگەڵ هاوڕێیانم لە گروپی موزیکی لۆر بە سوپاسەوە کا گۆڤان عەبدوڵڵا کاری موزیک و ئەرێنجی ئەمیشەی کردووە هەر گوڵچنێکە وەکو گوڵچنەکەی پێشوو بەڵام جیاوازتر لە میلۆدی و لە سەبکی ئاوازەکانە و ئاوازێکی کەیتەیە کە کاتی خۆی من لە ساڵی نەوەتەکانە ئەبیشم کردووە هونەرمەندی ئازیز کاک سەلام ڕەشید کاتی خۆی ئاوازی وەداناوم ئەوەشم هێناوە لە چوارچەوەی ئەو سێ چوارگۆرانی کە لەو گوڵچنەیە جێم کردووە ئەوەشم تێک کردووە ئینشەڵڵا تەمەن باقی بێ لە هەوڵی ئەوەیان کە سپۆنسەرێکی جوانی بۆ تەرتیب بکەم و ئەگەر بتوانین پێش نەورۆز بڵاوی بکەینەوە. زۆر زۆر سپاس کاک لوقمان ئەرکە کێشە سپاس بۆ ماندووبوونتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆ ئێوە سپاس.